بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. درسي أو رومان أحكام الراءات. أحكام الراءات. أحكام الراءات حكمي راء كان بيتي الراء لبن رد لقل بيت لاوازكانه خوي بيستوهش بيت زمان عربي مان هوايا لو بيستوهش بيت زمان عربي تنها حوت بيتيان بيت قلوكانيان بيدا قدري بيت كان ديك بيستودو بيت كي ديك هميان بيت لاوازكان راء لأصل دا لقل بيت لاوازكان دايا حالين لهم بلام هندك زار دبيت قلو لبر حركي كدكويت سريا دكويت بيشي وهندك رائش مان هنا دكري هم قلم بقلوي بخويندرينوا هم بلاوازي بخويندرينوا كواتا چەند ڕەمان هەیە سێ جۆر ڕەمان هەیە ڕائێکی لاواز کە کۆمەڵێک خاڵن دەبێت لەبەرتان بن چونکە لە ڕائیدا یەک پرسیار نییە ها سالێت بپرسم ڕا قەڵەوە یا لاوازە بەوەندەی وەڵامەکەی تەواو نابێ بڵێ قەڵەوە یا لاوازە دەبێت بزانی بۆچی قەڵەوە هۆکارەکەی چی خۆیەتی یا پێش خۆیەتی یا دوای خۆیەتی و ئەگەر گوتت قەڵەوە دەبێت بزانی لەبەر خۆی یا لەبەر پێش خۆی یا لەبەر دوای خۆی بۆتە قەڵەو وازحە چونکە هێندێک جار هەر بە حرەکەی ڕائەکەی دەزانین ڕائەکە لاوازە یا قەڵەوە حالین بەڵام هێندێک جار پێویستی بەوە هەیە پێش خۆی لەگەڵ دوای خۆی سیرکەین ها هێندێک جار پێویست دەکات پێش خۆی پێشتری خۆشی سیرکەین حالین لێم بۆیە هەر ڕائێک لە قورئانێدا تووشی بووین طبعاً بۆمان نییە بیخوێنینەوە هەتا حرەکەی خۆی لای کەمی دەزانین جاری وهەیە بە حرەکەی خۆی بۆمان ساغ دەبێتەوە لاوازە یا قەڵەوە ئەگەر بۆمان ساغ نەبوویەوە دەبێت سەیری پێش خۆی کەین ساغ نەبوویەوە دەبێت سەیری دواتری کەین هەر ساغ نەبوویەوە دەبێت سەیری دوو پیت پێش ڕائەکەش کەین وازحە کەواتە ڕا سێ حاڵەتی هەیە حاڵەتی یەکەمیان پێی دەگوترێت ڕائی لاواز کە خاڵەکان بەو شێوێنە خاڵی یەکەم ئەگەر وەکو کتێبەکەش نەبێ تەوان هەر مهمەوە تێی بگەن لێی حاڵی ببن وازحە خاڵی یەکەم هەر ڕائێک کەسرەی لەژێر بوو کەسرەی هەبوو تەوان بە لاوازی دەخوێندرێتەوە ڕائەکە لە سەرەتادا بێ لە ناوەڕاستیدا بێ لە کۆتاییدا بێ گرنگەوەیە کەسرەی هەبێ بەڵام کەسرەکەی بخوێنیەوە ها نەک لە کۆتایی ئاەتیدا جاری وا هەیە ڕا کەسرەی هەیە وایە بەڵام تۆ هەناسەی دەخۆیەوە کەسرەکەی ناخۆیەوە حسابی کەسرەکەی ناکەی ها وەلعەسری ڕائەکە چی هەیە کەسرە تەوان ئەگەر کەسرەکەی بخوێنینەوە قسەی تێدا نییە پێویستیمان بە پێش خۆی و پێشتری و دواتری نییە لاوازەوتەوە کەواتە خاڵی یەکەم لە ڕائی لاواز بریتیە لەو ڕائانەی کە کەسرەیان هەیە و کەسرەکەشیان دەخوێندرێتەوە وازحە وەکو ریزقا بەتایبەتی طبعاً کە ڕا لە ئەوەلی دابوو یا لە ناوەڕاستی دابوو مەجالی لەسەر وەستانی نییە بەبێ دوو دڵی کە لە ئەوەلی و لە ناوەڕاستیدا ڕائەت بینی کەسرەی لە ژێرە بە لاوازی بخوێنەوە وایە بەس ئەو ڕائانەی دەکەونە کۆتایی ئاەتەکان یا شوێنی هەناسە خواردنەوەی جاری وهەیە کەسرەی هەیە وایە بەڵام تۆ لە دەربڕیندا کەسرەکەی دەرنابڕی ئەو کاتی حکومەکەی گۆڕانکاری بەسەردادێ خاڵی یەکەم وازەحوانە هەر ڕائێک کەسرەی هەبوو پێویستە بە لاوازی بخوێنینەوە خاڵی دووهەم هەر ڕائێک سکوونمان هەر ڕائێک دیسان سکوونی هەبوو سکوون لە ناوەڕاستی کەلیمەکان هەر ڕائێک سکوونی لەسەر بوو لە ناوەڕاستی کەلیمەکاندا قەت بۆ ساغ نابێتەوە لاوازە یا قەڵەوە هەتا سەیری پێش خۆی و دوای خۆشی نەکەی هەر ڕائێک سکوونی لەسەر بوو سەیری پێش خۆی دەکەین ئەگەر پێش خۆشی کەسرە بوو وازحە ڕائەکە بۆ خۆی سکوونە پێش خۆی کەسرەیە دەبێت سەیری کوێی کێشکەین دەبێت سەیری دوای خۆشیکەین ئەگەر دوای خۆشی پیتەکانی ئیستیعلا پیتە قەڵەوەکان نەبوو خوسە وەختین قەڵ دواتێدا لە مەرزەمەکەی لە کۆتاییدا لە تێبینی خا و ساد و غەین و قاف و ئەو پیتە قەڵەوانە نەبوون کە حەوت پیتن دیسان ڕائەکە هەر بە لاوازی دەخوێنینە وەکو فیرعون کە ئەو وشەیە زۆر دووبارە دەبێتەوە لە قورئانێ زۆرینەی خەڵکی دەڵن فیرعون ها یا نە قەڵەوی قەڵەو طبعا غلطة فير
فرعون شرعة فرعون يعني وشي شرعة ها شير راكتي هي سكون بيش خوي كسرة بوندي بو معلوم نابه شرعة شرعة ها عينة أقل لشويني عيني غين بازتا تبوك الله ها حالين لشويني عيني غين بابا من غين لبيتا قلو كان فرعون لشويني أو عيني من بيتي قاف با ها دبوا بقلوي بخويني نوا واضحة خالد ومش هر رائك أجر نمونا كان لبركن وآسان ترى سكوني لسر بو واضحة شاوتان ليوانيا بيش خوي كسر بو سيري دواي خوشي دكين أجر دواي خوي بيتا قلوكان نبو بيتا قلوكان خص ضغط قف أو رصيتان دبي لبر بحوت بيتن دواتر بو صفات حروفش إشمان بيتي للرائش توار بين زار دوباره دبيتوا بيتا قلوكان نبو بلاوازي دي خوينينوا واضحة خالي السهم هر رائك كوتا كوتاي وشو سكون مان بودروس كرت هر رائك كوتا كوتاي وشو سكون مان بودروس كرت پیش خوی یا ساکن بو پیش خوی یا ساکن بو دیسان هر با لاوازی دی خوینینو ها خبیرون خبیرون بو خوی ضمی لسره ها که ضمکی بخوینینو قلاوه و بها خبير بصير قدير أو شانه عادة لكوتاي آتكان دانا و كلكوتاي آتكان دانا لسريان دوستين كلسري وستاين دبتسي طبعا همو بيتك كلسري وستاي حركة لا دسي و سكوني چي بو دروز دبي بو سكوني دگوتري سكوني عارض يا سكوني تشهاتو أو سكوني كبو خومان درستي دكين جا هر رائق لسري وستاين زور آسانه آوا پیش خو يأبو بمرجك يأك فتحة وضموشتي نبي يا كهيتي لسر نبي يا سكوني لسر بي أو رايا بلاوازي دخوين تسا خبير 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 أجر أول ما نخوين دوا لاوازة بو دلين لبروي سكون من بو دروس كردوا بيش خوشي بيتي يا إي ساكن هاتوا يان خير ها خير خي جاري وها سكونة كذا كري خير يستقلوا و بس كوستاين دبتسي خير خير كراء سكون من بو دروس كردو پیش خو يا اي ساكن بو يا اك بو سكوني لسر بو يا هيسي لسر نبو سيري پیشتري ناكين هر بياكي الرأى كده بتلاوس واضحة او خالي سهم خالي شوارم رأيك من هي لحالتي وستان دا سكوني بو دروس دبي ديسان رأيك من هي لحالتي وقف لحالتي وستان دا سكوني بو دروز دبي سيري پیش خوي دكين دبينين پیش خوشي هر سكونة واضحة پیش خوي پیش رايكشي هر سكونة بلام يك مردي كده توزك او خالة ورده دبي جير سكونة كي جير سكونة كي يا نبي ها چونك اگه يا ابي بو خالي دبي تلاواز ويا بيسي بدوباره كرنوي نبو واضحة تاشان بيتا قلوكان جنبه بنمون الصاد نبي ضاد نبي اوانج نبن چونك اگر بيتي صاد به استادي خوينين دبيت لاواز وقلو اگر يا ابي يكسر دبيت لاواز بخالي بو خالي سهمي اگر صاد به دبيت قلو لاواز كدروست بر دوشه وك بخوينيوا سيري پیشتري دكين اگر پیشتري كسر بو او خاليان توزك برده رائك لحالتي وستان دا سكوني بو دروز دبي واضحة سيري پیش خوي دكين هر سكونة دبي سيري جير سكونة كش كين ها جير سكونة كش يا نية بيتا استعلاكان بيتا قلوكان جنية پیشتري اوي كسرية ديسان هر بلاوازي دخوين درتوكو شيء ها سحر سحر طبعا لا قرآن دا الرأى كهيس كاتك سكوني لسرنية طبعا دو سكون لعربي دا لدواي يك بنوسين هنيانين ها دو سكون لزمان عربي دا بنوسين نين قل دوايك ها بها سحر بنو منجاري وها سحر راك ضمي هبو قلاوه وها سحري بكسرها ببلاوازي دا يخوانينوا بلام اگر لحسري وستاين سي بو دروز دا برايكا سكون وها پیش خويتيا هر سكونة بيتي تيا بيتي حائشة نب بيتا قلاوكانا نيائشة وها سيري پیشتري دكين كسرية سحر
یان وشەی ذیکر ئەو دووشانە زۆر دووبارە دەبنەوە سحر یان ذیکر ذیکڕون بنمونە ذیکڕون ڕاکە لەوانەیە ضەممە بێ ضەممە بێ قەڵەوە مشکلەمان نییە ذیکری بێ دەبێتە لاواز بەس ئەگەر سکونمان بۆ کرد سکوونەکە نانووسرێت طبعاً ها حاڵین لێرە سکونمان بۆ کردووە حرەکەی هەیە بۆ خۆی بەڵام لەسەری وەستاوین سکوونێکی بۆ دروست بووە سەیری پێشووتری دەکەین هەر سکوونە بەڵام پیتە قەڵەوەکان و یا نییە سەیری پێشتری دەکەین ئەگەر کەسرە بوو دیسان هەر بە لاوازی دەی خوێنینەوە وەکو چی وەکو ذیکر واضحە خاڵی پێنجەم ئەوانە ئاسانترن هەر ڕائێک خاڵی پێنجەم ئەگەر ڕاستکوون زەنەمان بۆ دروست کرد لە کۆتایی وشە پێش خۆشی کەسرەی ئەسڵی بوو هەر ڕائێک سکونمان بۆ کرد یا سکونیشی هەبێ مشکلەی نییە ها ناصڕون لە حاڵەتی وەقفدا دەبێتە چی ها ناصڕون دەڵێ چی دەڵێ بیڵێ ناصیر سکونی بۆ دروست دەبێ یا نابێ پێش خۆی چییە کەسرێ تاو کاتا ڕ ئەگەر سکونی هەبوو یا بۆمان دروست کرد بە مەرجێک لە کۆتایی کەلیمەی دابێ ها کە لە ناوڕاست کەلیمەی دابێ دەبێت سەیری دوای خۆشەکەیت وە ئەوەی فیرعونی وایە فیرعونی جوایە بەڵام دوای خۆی تەئسیری هەیە ئەگەر ڕا لە کۆتایی وشەدا سکونمان بۆ دروست کرد یا سکونی هەبوو واضحە پێش خۆشی کەسرە بوو دیسان هەر لاوازە ناصیر واضحە کۆتا خاڵ لە پیتە لاوازەکان بریتە لەوەی ئەگەر ڕا سکونی هەبوو لە کۆتایی وشە ڕا سکونی هەبوو لە کۆتایی وشە نەک بۆمان دروست کرد واضحە پێش خۆشی کەسرەی ئەسڵی بوو دوای خۆشی پیتێکی ئیستیعلا هات بەڵام لە وشەیەکی تردا دوای خۆی فەس بیر ڕائەکەسی لەسەرە سکون بەڵام کۆتایی وشەیە پێش خۆی کەسرەیە دوای خۆی ئیستیعلا هاتووە بەڵام لەگەڵ ئیستیعلایەکەی لە ناو یەک وشەیدا نین ئەو بۆی لەگەڵ قەڵەوەکەی لێمان تەگنێت ئێستا دەگەی نەوێ ئەگەر ئەو خاڵەی نەخوێنین فەصبیر سەبڕەن های وایە لە بجا فەرقی ئەوەی چییە لێرە ڕادەوەستی لێرە ڕاناوەستی واضحە فەصبیر ڕائەکەسی هەیە پێش خۆی کەسرەی هەیە کەسرەکەشی ئەسڵیە دوای خۆی چی هاتووە پیتە ئیستیعلا بەڵام لە یەک کەلیمەیدانیا لە دوو کەلیماندانە کەواتە ڕائەکە دەبێتە ڕائی لاواز ئێستا ڕائی لاواز چەند حاڵەتی هەبوو چەند حکمی هەبوو 6 یەکەم ئەگەر بە کورتی بیڵێینەوە ئەگەر کەسرەی هەبوو واضحە کەسرەی هەبوو کەسرەکەشمان خوێندەوە خاڵی دووهەم ئەگەر ڕاستکوونی هەبوو پێش خۆی نمونونەکەی بێنیە پێش چاوی خۆدا ئاسانە پێش خۆی کەسرەی هەبوو دوای خۆی پیتی ئیستیعلا نەبوو فیرعون هەر لاوازە خاڵی سێهەم ئەگەر ڕاستکوونمان بۆ دروست کرد پێش خۆی یائی ساکین بوو سکونمان بۆ دروست کرد پێش خۆی یائی ساکین بوو وەکو خەبیر خەیر دیسان هەر بە لاوازی دەیخوێنینەوە واضحە خاڵی چوارەم ئەگەر ڕا دیسان سکونمان بۆ کرد ئەو هەمویان لە حاڵەتی ڕاوەستاندانە ئەگەر سکونمان بۆ دروست کرد پێش خۆی هەر سکون بوو بەڵام بەو مەرجەی سکونەکە لەسەر پیتی ئیستیعلا و لەسەر یائی نەبوو پێشتری کەسرە بوو وەکو ذیکر سحر دیسان هەر لاوازە خاڵی شەشەم ئەگەر ڕا سکونمان بۆ دروست کرد لە کۆتایی وشە وایە پێش خۆی کەسرە بوو دیسان هەر لاوازە ئەگەر ڕا سکونی هەبوو نەک بۆمان دروستکرەوەیان پێش خۆی کەسرە بوو بەڵام لە کۆتایی وشەدا بوو ڕایەکە دوای خۆی لە وشەیەکی کەدا پیتە ئیستیعلاکان هاتن دیسان ڕائەکە هەر بە لاوازی دەخوێنرێتەوە ئەوانە ڕائی لاواز بوون تەمان ڕائی قەڵەومان ڕائی قەڵەو ئاسانترن و دەشکرێ ئەوان جوان لەبەرکەن ئەگەر یەکێکتان بە مەزبوطی لەبەر کرد ئەوەکەی کە عادەتەن ئاسان دەردەچێت ڕائی قەڵەو لە ڕائی لاواز حکومەکانی ئاسانترن هەر خاڵبەندەکان با پێدا بینەوە ڕا لە کاتێکیدا بە قەڵەوی دەخوێندرێتەوە یەکەم ئەگەر فەتحی ضەممەی هەبوو سەیریکەن پێویستە ڕا بە قەڵەوی بخوێندرێتەوە لەم حاڵەتانەدا ئەگەر ڕا بۆر ضەممەی هەبوو بۆر و ضەممە هەریەکەنەها بە کوردی پێدەوترێت بۆر وایە ئەگەر ڕائێک ضەممەی هەبوو ضەممەی لەسەر بوو ضەممەکەشت خوێندەوە
هەمیشە قەڵەوە پێویست ناکە سەیری پێش خۆی دوای خۆیکەی وایە وەکوچی ئەبساڕ و ڕها لە ناو قەدی کەلیمەیدا ضەممەی هەیە تەبان مەجالی ڕاوەستانی نییە وایە یان ڕوحەما لە سەرەتای وشەیدا ها ڕوحەما لە سەرەتای وشەیدا تەبان مەجالی لەسەر وەستانی نییە کەواتە هەر ڕائێک فەتحەی هەبوو قەڵەوە فەتحە نەعەفو بورن ضەممە خاڵیەک وازحە هیچ فەنی تێدا نیە ئەوەیان بەس وریابن ئەگەر لە کۆتایی وشەیدا ڕاضەممەی لەسەر بوو لەسەری ڕاوەستاین حکومەکەی دەگۆڕێ حسابی ضەممەکەی ناکەین حسابی ئەو سکوونەی دەکەیت کە لە گوتنێدا بۆی دروست دەکەین وازحە خەبیڕون ئێستاگە ئاوا بخوێنینەوە قەڵەوە لەبەرەوەی ضەممەی هەیە وایە بەس کە گوتمان خەبیر ڕێک حکومەکەی دەگۆڕێ ڕا زۆریان وانە ها ئەوانەی لە کۆتایی وشاندان زۆریان لە حاڵەتی ڕاوەستاندا خوێندنەوەیان نەوعێکە کە دەڕۆی ئاەتەکەی وەسڵ دەکەی لێک دەدەگەی لەگەڵ ئاەتێکی دیکە خوێندنەوەی دەبێتە نەوعێککە حاڵێ بۆیە ڕە ئەگەر ضەممەی هەبێ ضەممەکەش بخوێندرێتەوە هەمیشە قەڵەوە وازحە خاڵی دووهەم هەر ڕائێک فەتحەی هەبوو ڕەبەنا هەر ڕەبەنا وایە هەر ڕائێک فەتحەی لەسەر بوو فەتحەکەش بخوێندرێتەوە دیسان هەر قەڵەوە لە ناوەڕاستی وشەیدا بێ لە سەرەتایدا بێ لە کۆتاییدا بێ مهمەوەیە فەتحەی هەبێ بە تایبەتی ئەگەر لە سەرەتا و دیسان ناوەڕاستیدا بوو مەجالی لابردنی تێدا نییە وایە لە هەر شوێنێک بوو لە ئەوەلی بوو لە سەرەتا بوو لە کۆتایی بوو گرنگەوەی فەتحەی هەبێت و فەتحەکەش بخوێندرێتەوە دیسان هەر قەڵەوە وازحە دەکرێت ئەو خاڵانە بکەن بە یەک ئەو دوانە هەر ڕایەک ضەممە و فەتحەی هەبوون قەڵەوە وایە خاڵی سێهەم هەر ڕائێک سکوونی هەبوو یان بۆمان دروست کرد فەرقی نییە پێش خۆی ضەممە بوو وایە غورفە غڕ ها ڕائەکە بۆ خۆی سکوونە وایە بە سکوونەکەی بۆمان معلوم نابێ غوغ ها ضەممەی غەینەکەی خەڵەوی کردووە غورفە وایە سا غەینەکە کەسرەی هەبە دەبووە غیر وایە غورفە واضح حەوەشیان زۆر ئاسانە وایە خاڵی چوارەم هەر ڕائێک سکوونی هەبوو دیسان پێش خۆی فەتحە بوو پێش خۆی فەتحە بوو مەڕیەم ها لە کوردیدا مەریەمە وایە لە عەرەبیدا کە لە قورئاندا گەیشتێ دەڵێ عیسە بنە مەڕیەم ها مەڕ ڕائەکەسی لەسەرە سکوون پێش خۆی فەتحە دەکرێت ئەو دوو خاڵانەش بکەین بە یەک هەر ڕائێک سکوونی هەبوو پێش خۆی فەتحە و ضەممە بوو قەڵەوە تەواو خاڵی پێنجەم ئەگەر ڕا سکوونی هەبوو پێش خۆی کەسرە ژێری ئەسڵی بوو دوای خۆشی یەکێک بوو لە پیتەکانی ئیستیعلا و لە هەمان وشەدا لەوەی خەڵک زۆر غەڵەتی دەکا ها لەبەرەوەی پێی وایە زۆر کەس پێی وایە بەس پێش خۆی حکم بەسەر ڕائیدا دەکا هەر ڕائێک سکوونی لەسەر بوو پێش خۆی کەسرە بوو تەمان پیتی دوای خۆی گوتمان تەماشا دەکەین وایە ها ئەگەر پیتە ئیستیعلاکان نەبا وەکو فیرعون دەبووە لاواز بەس کە پیتە قەڵەوەکان هات و لە هەمان وشەدا بوو ها دەبێتە قەڵەو میرسات ها فیرقا مەزمعەیە گوشەی ئاوامان هەنە کە زۆر دووبارە دەبێتەوە میرسات ڕائەکەچی لەسەرە سکوون پێش خۆی کەسرەیە و دوای خۆشی پیتی ئیستیعلایە و لێک وشەیە لە دوویە لێک وشەیە دیسان ئەگەر لە دوو وشەی دابا و دەبووە لاواز پیتی ئیستیعلا نەبایە دیسان دەبووە لاواز بەڵام لەبەرەوەی بە دوای خۆیدا پیتە قەڵەوەکان هاتووە تەمان ڕێک قەڵەویەکەی لە چی وەرگرتووە لە سادەکەی وەرگرتووە ها میڕ ساد دەنا ڕا لە ئەسڵدا قەڵەو نییە ها بە هەندێک هۆکار میڕ ساد هۆکاری قەڵەوبوونی ڕائی لێرە ئەو سادەیە ها ئەگە بڵێ میر ساد تۆزێک زەحمەتە وایە بەڵام ئەگەر ڕائیشی لەگەڵ قەڵەوەکەی خۆشترە وایە میر ساد واضح حەوەشیان خاڵی شەشەم ئەگەر ڕاستکوون زەنەی هەبوو لە کۆتایی وشە زۆر دووبارە دەبێتەوە خاڵە ها ئەگەر ڕاستکوونی هەبوو لە کۆتایی وشە بەهۆی وەستانەوە پێش خۆشی هەر سکوون بوو پێشتری ضەممە بوو یان فەتحە بوو هەر ڕائێک لە حاڵەتی وەستان ها یعنی لە کۆتایی وشەدا یا لە کۆتایی ئاەتدا لەسەری ڕاوەستاین کردمانە سکوون سەیری پێش خۆمان کرد هەر سکوون بوو وایە دەبێت سەیری کوێی کەگەین دەبێت پێشتریشی تەماشاکەین ئەگەر پێشتری فەتحە بوو یان ضەممە بوو دیسان هەر
بقلوي دخويندريتو ها والعصر إن الإنسان لفي خسر هردو شكا هردو الرأكان لأصل دا كسرا لا وازن و بس كاتك لسريان دوستين ككوتاي آت عادة آت كورتج بي سنة راوستي و سابري والعصر طبعا هناسي هالكيشي خيرتر لو يبلي والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين والعصر صر رأك دبتتي كذا وستاين طبعا دبي سكوني شي بودروز دبي كالسرينيا و بيش خوي هر سكونة بيش خوي فتحية خسر رأك بو خوي كسرية و كالسري دوستين شي بودروز دبي سكون بيش خوي هر سكونة بيشتري ضمية كواتا هر رأك لكوتاي وشكان دا لسري راوستاين بيش خوي سكون بو دبي سيري بيشتري كين فتحة وضم بن ديسان هر دبنا قلو آخر خال أقرأ سكوني هبو بيش خوي كسري هبو والام كسرك أصلي نبو أمير تابو أمير هر رأيك سكوني لسربو بيش خوي كسربو بلام كسرك أصلي نبو هل تبين يكي تيدا توم زانم كسرك أصلية يا أصلين يا ها أو برسيار هر ذكري واضحة سيري بيش رأكيكا أجر همزي وصل بو أو همزيكا ها فتحة وكسرة وضمي بونا كراون صاد لاركي لسرة بزان رأك قلوة همزة وصلكي بخوينية ويعني خوينية ها أمير تابو استا ميمكش كسريكي لجيرة طبعا كسري ميمكش هر أصلينية چونك وشكل أصل دا أما ها لبروي دوسكن لدواي يك هاتون كراوة أمي إنجا أمكش لا بين إرتابو بشي خوينينة وإرتابو كسري همزة كشهر أصلي نية بو چونکە نەنووسراوە ئەگەر ئەسڵی بە دەنووسرا کەواتە خاڵی حوتەم دەکرێ بڵێن هەر ڕائێک بۆ تێگەیشتن زۆر ئاسانە هەر ڕائێک سکوونی لەسەر بوو پێش خۆی هەمزەی وەسڵ بوو بزانە بە قەڵەوی دەخوێندرێتەوە هەمزە وەسڵەکە کە دوای دەیخوێنین بابەتێکی سەر بەخۆیە بخوێندرێتەوە یان نەخوێندرێتەوە هەمزە وەسڵەکە ئەگەر بخوێندرێتەوە بەچی دەخوێندرێتەوە بە کەسرە بەڵام ڕائەکەی هەر لاواز ناکە ها شتی وامان هەیە ئێستا تەماشاکە ئیڕجیعو ها لە قورئانەدا ڕائەکە سکوونی لەسەرە وایە ئەو هەمزەیە سادی لەسەرە سادێکی لاری لەسەرە نەسەری نەفەتحە نەکەسرە نەضەمەی لەسەر نییە وایە هەر بە هەمزەکەی دەزانین کە ئەو ڕائە قەڵەوە بەڵام چۆن بزانم ئەسڵی نییە ئەسڵیە ئێستا یەک گوشەی بخە پێشە ئەگەر هەمزەکە لاتوو ئێستا قالەی لەگەڵ بڵێن دەڵێن چی قال ارجعوا مادام همزك لا دسي ديار بيتي أصلي نية ها بيتي أصلي لا ناسي يرجعوا بخواني نوهر قلوة قال ارجعوا بخواني نوهر قلوة واضحة أوانج رأي سيبون رأي قلوبون رأي قلو تندانبو حوت خال يكم أجر فتحة وضمة ودو خال يعني فتحة وضمة وسيم دو خواني اگر سكوني لسر بو پیش خوي فتحه بو يان ضم بو او چوار خال طبعا هر قلوه خالي پنجم اگر سكوني هبو پیش خوي كسره بو دواي خو بيتي استعلاء قلوه كان بو لهمان وشدا وايا خالي ششم اگر راس كون من بو دروس كرت لكوتاي وشا پیش خوي هر سكون بو پیشتری یان ضم بو حافرين آخر خال اگر راس سكوني هبو پیش خوي همزي وصل بو بزانه قلوه خاڵی لاواز و قەڵەوەکەی ئەگەر لە بەریژ نەکەن زۆر گرنگ نییە چەند وشەیەکن لە قورئانەدا چونکە جیا وشەکانم بۆ لەبەرکەن یان یاسایەکان بە هەر بخوێنینەوە پیتی ڕادروستە بە لاوازی و بە قەڵەوی بخوێندرێتەوە لەم سێ حاڵەتەدا. خاڵی یەکەم ئەگەر ڕاستکوونی هەبوو پێش خۆی کەسرە بێت و دوای خۆی پیتی ئیستیعلای ژێردار هاتبێ تەنها یەک وشەمان هەیە لە قورئانەدا. حالین تەنها لە سوورەتی شوعەرا یەک جارە وشەیە هاتووە فیر قین دروستە فیر قینیش دروستە بۆ خۆی سکوونە پێش خۆی کەسرەیە دوای خۆی پیتی ئیستیعلایە بەڵام کەسرەی هەیە پیتە ئیستیعلایەک. حالین لێ جا هێندێکیان بە قەڵەوی دەیخوێندنەوە لەبەرچی لەبەرەوەی دوای خۆی پیتە قەڵەوەکانە هێندێکیان
بەناسکی دەیخوێنەوە لەبەرەوەی بۆ خۆی سکوونە پێش خۆی کەسرەیە اینجا پیتی ئیستیعلاژ ئەگەر کەسرەی هەبووەوەی تەجویدی خوێن بێ دەزانن کە زۆر قەڵەو ناکرێن وایە وانە پیتی ئیستیعلا ئەگەر کەسرەی هەبوو بە حەستەم قەڵەوی کەیتەوە وانە فیرقین ها ئاسانە فیرقین پێویست ناکە بڵێ فیرقین تەوان قافێن قەڵەوکردنی نایە کەواتە ڕا ئەگەر بەلاوازیش بڵێ دەگوترێ فیرقین هەزەکەی بڵێ فیرقین جا ئەو خاڵی یەکەمە دەکرێت بڵێن وشەی فیرقین لە سوورەتی شوعەرادا ڕائەکە دەکرێت بەلاوازی و بە قەڵەویش بخوێندرێتەوە ئەگەر یاسایەکەش نەزانین خاڵی دووهەم تەنها چوار وشەوە بزانم یا سێ وشەمان هەیە لە قورئانێدا ئەگەر ڕا سکوونی هەبوو لە کۆتایی وشە لە کاتی وەستاندا پێش خۆشی سکوونی هەبێت و ئیستیعلا بێ پێشتری کەسرەی هەبێ وەکو وشەی میسر قیتر وشەی میسر ئەو بۆ خۆی لەگەڵ فیرعەوەکەی لێمان تێگەندێ میسر ڕائەکە چی هەیە بۆ خۆی عادەتەن فەتحەیە یا کەسرەیە یا ضەممەیە کە فەتحە و کەسرە و شتی هەبوون حسابی حەرەکەی ڕائەکەی دەکەین وایە بەس کە لەسەری ڕاوەستاین ڕائەکە سکوونێکی بۆ دروست دەبێ پێش خۆی هەر بەڵام پیتی چییە؟ پیتی ئیستیعلایە پیتە قەڵەوەکانە پێشتری کەسرەیە کەواتە هەر ڕائێک یاسایەکەی ئاوایە کردمان بە سکوون پێش خۆشی سکوون بوو ئیستیعلا بوو سکوون بوو پیتە قەڵەوەکانیش بوو پێشتری کەسرە بوو بەچی دەیخوێنینەوە؟ دەکرێت بڵێ میسر دەکرێت بڵێ میسر قیتر کە ئەویش چەند کەلیمەیەکن لە قورئانەدا زۆر زۆر گرنگ نییە خاڵی ئاخیرەم ئەگەر ڕال دیسان سکوونی هەبوو لە کاتی وەستاندا دوای خۆشی یائێکی حەذف کرا و لابراو هەبوو دیسان ئەوەش ئەگەر عەرەبی دقیق نەزانی بە وشەکەی نایزانی حاڵین ڕائێکمان هەیە بۆ خۆی لە حاڵەتی وەستاندا کردومانەتە سکوون بەڵام لە ئەسڵدا ئەو ڕائە یائێکی لە دوا بوو جا ئەگەر ئینسان قورئانەکەی بخوێنی و بە معناکەی و بە ئیعرابەکەی دەزانی کە ئەویش تەنها لە دوو شوێنی قورئانیدا هەمانە سوورەتی فەجر واللەیل ئیذا یەسری ڕائەکە کەسرەیە بەڵام لە ئەسڵدا یەسری یائێکی لێ بووە بەپێی هەندێک یاسای قەواعیدی یائەکە چی لێ هاتووە یائەکە حەذف کراوە یەس کەواتە هەر ڕائێک کردمانە سکوون یائی لێ بوو ئەوە زەحمەتە وشەی نودوریشمان هەیە لە سوورەتی ئەلقەمەر ئاەتی 6 جار دووبارە بۆتەوە وشەی نودور دەکرێت بڵێ نودور دەکرێت بڵێ نودور وازەحە ئەو سێمەی بەس کەلیمەکانیش لەبەرکەنی اعتیادیە یان بەس لاواز و قەڵەوەکان زۆر احتیمام پێ بدەن باش انشاءالله ئەگەر سەیری تێبینیەکان کەن زەحمەت نەبێ پیتەکانی ئیستیعلا ئەمانن دەبێت لەبەرتان بن چونکە بۆ ئێستاش نەبێ بۆ دوایە ئیشمان پێیتی بۆ صفاتی حروف خصە ضغط قف خصە جا چۆنی لەبەر دەکەی تەبیعیە ئەوە بۆ ئاسانکردنی وای لێ هاتووە خا صاد ضاد غین ضێ قاف ضێ ئەوانە پێیان دەوترێتی پیتە قەڵەوەکان لە ڕائیدا 4-5 زاریشمان پێیتی پیتە قەڵەوەکان بن یا پیتە قەڵەوەکان نەبن ئەگەر لەبەرمان نەبن چۆن بزانین تێبینیەکی دیکە ئەگەر ڕا قەڵەو بوو دەبێ ئاگادار بی پیتەکەی پێش خۆی و دوای خۆی لەگەڵ قەڵەو نەکە ئێستا سوورەتی فیل چێ دەزانی بخوێنێتەوە سەرەتاکەی چییە ئەلەم ئەڵێسی ئێستا تۆ تاکە چۆن خوێندەوە تا قەڵەوت نەکرد ئەو ملاحەها لە تائیدا بە تایبەتی ڕا ئەلەم تا ناکرێت بڵێ ئەلەم قەڵەوی ڕائی نابێ ببەی بۆ پێش خۆی یا وشەی ئەننار نون قەڵەوە یان لاوازە دەکرێت بڵێ ئەننار کە زۆرینێکی خەڵکی وا دەکرێت نا ئەنا ڕا قەڵەوی ڕائی بۆ پێش خۆی و بۆ دوای خۆی نابینەوەش تێبینیەکی دیکە تێبینی سێهم ئەگەر دوو ڕا لە تەنیژ یەک بوون یەکیان قەڵەو بوو یەکیان لاواز بوو نابێ نە لەبەر قەڵەوەکەی ئەوەکەی کە ناسکەین نە لەبەر ناسکەکەی قەڵەوەکەی گۆڕانکاری بەسەردا دێنێ دوو شەی تێدانێت تا سوور و ڕین تاوان هێندە خەڵک ئاوا دەڵێ سوور و ڕین لەبەرەوەی ڕائی یەکەم ضەممێ دووەم کەسرێ وایە یەک قەڵەوەیەک لاوازە لەبەر قەڵەویەکەی جاری وایە دووەمەکەی دەڵێن سوور و ڕین تاوان هەر غەڵەتەوە بژڵێ سوور و ڕین هەر غەڵەتەی ڕاستیەکەی تێنە سوڕورین یان ئەوەی دووهەم بیشارە نەدەکرێ بڵێ بیشارەڕین نەدەشکرێ بڵێ بیشەرەرین ئەوەش ملاحەزەیەکی ئاخیری ئەگەر ڕا
کەوتە کۆتایی و شەو لەسەری وەستاین نابێ دەبێت سەوتەکەی ببیسترێ دەنگەکەی ببیسترێ ها هەیە بەسەر بە خەبیری دەخوێنێتەڵە خەبیر ئاخری نازانی چییە بەسیر بزری دەکات ڕائەکەی طبعا ڕا سیفەتی تیکراری تێدایە ها دەبێت خەبیر دەبێت ڕائەکە دەرچێ زمانت لێ مەکەوە مەیکە بە قەلقەلە بەس تیکراری پیتەکەی دەبێت بکەی خەبیر ها ئێستا ڕا ئەگەر مشدد بێت لە چاو پیتەکانی دیکە لەبەرەوەی سیفەتی تیکرار دووبارە بوونەوەی تێدایە زیاتر وەستانێکی دەوێ ها هەتا ئەگەر هیچیشی لەسەر ها ڕا ربنا ها دەبێت مەڕ عادەتەن ڕا تۆزێک لەسەر وەستانێکی دەوێت دووبارەکردنەوەیکی دەوێت لە ناودەمتدا بە تایبەتی کە کەوتە کۆتایی وشەی بۆ ئەوەی بەرامبەرەکەت یا بۆ خۆشت بزانی چت گوتووە ڕائەکەی بە جوانی بخوێنەوە ئەوانە ئەحکامی ڕابوون طبعا دەرسی داهاتوو دووشتم بۆ دەکەن ئێستا قورئان دەخوێنینەوە بەڵام ئەوەم بۆ تەرتیب دەکەن یەکەم سوورەتی ئەلقەمەڕمان هەیە ڕای زۆر تێدانا سوورەتی ئەلقەمەڕ لاپەڕە 528 قورئانەیە واجبتانە طبعا پێتان دەخوێنمەوە هەر یەکی ئاەت بە ئاەت و ئەحکامی تەجویدیشتان لێ دەپرسم و ئەگەر نەمانزانی بۆی فێربین ئینشاڵڵا باشە بۆی پێش پێی بچینە مەدەکان تۆزێک ڕابێن لەگەڵی ئەنی دەرسی داهاتوو بەس تەطبیقات نانا سوورەتی ئەلقەمەڕ لاپەڕە 528 لە قورئانەدا ئەلقەمەڕ دەیدۆزنەوە ئاسانە وازحە بۆم بخوێنەوە هەرچی ئەحکامی تێدایە ها سەیریکەن هەرچی ڕائە سەیریکە بە لەمونەگە لێم پرسی قەڵەوە بۆ خۆت یەکلایکەوە قەڵەوە یا لاوازە کتێبەکەی لە پێش خۆت دانێ ئاسانە و ئەوە یەک لە ئەوەکان دیسان حیفزەکەش طبعا سوورەتەکان دەنووسم یەکی وەرەقەیەکی هەڵدەگرن ناوی سوورەتێکی یاخوا خودهەڵات بۆ دەردەچوو حەز دەکەی بەینە و عالاقت بۆ دەردەچونە و دوی تێدانە تۆزێک درێژن یەکی سوورەتێکم بۆ دەڵێن لە حیفزەکەی ئەوە سەرەتاکەی دواتریش قورئانی دەکەینەوە ئاەت بە ئاەت دەیخوێنینەوە و چەند ئەحکامی تەجویدی تێدانە دەری دێنین ناچینە سەر مەدەکان جارێ بۆی لەگەڵ ئەوانە ڕابێن ئینشاڵڵا باشە بۆی کە تەجویدمان تەواو کرد هەر بەڵێ قەمەر بەس دەخوێنینەوە باش ئینشاڵڵا ئەگەر ئێستاش بۆم سەیری دوو دەقەمان ماوەن بە ئەو دوو دەقانە و دوو سوورەتانە بخوێنینەوە سوورەتی شەڕح لەگەڵ ضوحای أعوذ بالله من الشيطان الرجيم أو رأمان خويندو زورتر تركيسي لخمس الرأي ألم نشرح لك صدرك سن رأي تدا دو رأ وهر دو رأك قلون لبرتي لبروي هر دو كيان فتحيان هي بيسمان ببيش خوي دواي خوينيا ويا أو آسان ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرا لويش ديسان تي هي فتحي لنا راستي كلمة دا مزالي لسر وستاني نية هر قلوة الذي وش حالتك إخفاء أنقض ظهرك رأك لويش تي هي هر تي فتحة ورفعنا لك ذكرك ورفعنا لك ذكرك ليرشن رأيت دا دو رأك فتحا فإن مع العسر يسرا فإن أو نون حكمتيا نوني سيلة دكي من جي بو دكينو تندشي دكين وايا أدي رأك مع العسر فرين يسرى بوتي فرين ايش مان بوينيا ما دام فتحتين تو فتحي لا ببين لحالة وقف دا فتحي كردمين تو وايا فاتا ايش بوينيا ما ادي او لامه مع لام الشمسية قمرية شلون زاني سكوني لسرحان فري إن مع العسر يسرا أو شرط وكوي بيشترا فإذا فرغت فانصب أو نونا راكر دوبارا وكوي بيشترا إخفاء وإلى ربك فارغب بعض ركيكة تنتاقش كم بزام شيء ويد زاني وإلى الراء أو راتيا رأي ربي
خەڵەوە لەبەرچی ئەوە مشکلەمە ئەدی فەرغەب بۆ خۆم پێت دەڵێم قەڵەوە بەڵام بەکام هۆکارەی بۆتە قەڵەو کێ زیرەکە هێڵە حافە تا هاتە زای باشەوە لێ کاتیدا شێ وتێ ها ئێتاوە حامفەرین هەمزە وەسڵەکەی ها تۆن پێشتری شێر فەتحەیە ها بەس بە خود ئەگەر فائەکەشی لێنە با ئێڕغەبیش بێ وایە هەر بە لاوازی دەیخوێنینە چونکە ئەگە فائی لابین دەبێتە ئێڕغەب هەر لاواز سورەتی الضحاش تەماشاکەن بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى والضحى أو ألف لامة والضحى شمسي باش شدكي دزانيا ببيتكي والليل إذا سجى والليل أي شهر أو سيا ها الليل وشي ليل لا ي كاميانا والليلي لامي شليبو ها لبر أو كينا نسراوا لامي ابغي حجك وخف عقمه لبن لقمر كان دانيا لشمس كان دا ويا لامي خوي ها لامي أصلكي خوي أو شدي لسر ها ليل بو خوي العربي دا لا ليل ويا ليل لا شدي بيوانية ويا أو شدي لبروي واوي لبيشها دو لامنا نسراوان دنا بو خوي لامي كي ليه ها واللامك لنسين دا محذوفة لقليتي لامي شمسية ويانها ما ودعك ربك وما قلى ما ودعك رب را أو رايا خلوة وللآخرة خير لك من الأولى وللآخرة خير يا خير كم يا راس تقرأ وسطم وللآخرة خير يا وللآخرة خير خير يا خير خلاص يا لاس بو حافرين اسا يا نبا بيشتري فتحه بده وقلو بس اگر يا ابو سيري بيشتري ناكين من الأولى أو لاما قمريا بس إذا زاني همزي سكون يا همزة ولسوف يعطيك ربك فترضى أو رأى ده شلون دي خوينيا تا هاقات عن لها تا اللي في شواها راء قلوة نعم بلي فترضى ده بلي فترضى ألم يجدك يتيما حالتك إخفاء لبر أوي سيجي وزي ووجدك ضالا فهدى أويان ضالا فهدى حالتك إخفاء لبرتي تنوين جيشتوا ببيتكاني إخفاء باش ووجدك عائلا فأغنى عائلا أوش ينهر فأما اليتيم فلا تقهر أو مما فأما حكم كيتيا فأما صندي خوينيا تيلي دكي دو حركش فأما يا أو لامج لامي قمريا فلا تقهر أو رأى لبرتي سكون وبيش خوي فتحية وأما السائل فلا تنهر أو نونا حالتك تنهر إظهار وأما بنعمة ربك فحدث واضح سوازباتي داهاتو تانزانن درسي داهاتو هموي تطبيقات إن شاء الله بوي بهموي دابس نوزور باشا أو دوشي لقلا ناو كان دنوسم بو خود هالي دقريسد بو درسو أم بو دخوينيو بلا بر
یەک پرسیاریشتان لە ناو سوورەتەکەی لێ دەکەم ئەوەی کە بۆم دەخوێنەوە یەک پرسیاری تەجویدی تەنها. صلی الله علی سیدنا محمد.